ئایزان و خۆشەویستان و هونەردۆستان وایم شۆکەش لە بەرواری 8 2021 بۆ برای زێدە عەزیز و خۆشەویستم کاکە مراد بلباس بە بۆنەی هاوسەرگیریەوە پیرۆزبایی لە خاتۆ خواسیش دەکەین هاتوونە دانیشتنەکی خۆش بۆ برای زێدە عەزیز و خۆشەویستم بکەین لەلایەن تیپی سەردەشتیەوە کاکە بۆتانی خۆشەویست کاکە ڕەزدەر رەسیم ئەرشی تەسویر ئەکەوێتە سەر ئەستۆی کاکە حەمەدمەندچی خۆشەویست بۆ ئەوازە خۆشەویستانە کاکە ڕۆژبەشتاخانە و کاکە کارزانی مام غەفوری و کاک مەریوان بەخێراتی پێ دەڵێم بۆ میوانە خۆشەویستانە کاکە سەنگەر بلباس هێژە بلباس محەممەد سنجاوی فەرمان بلباس محەممەد بلباس کەیوان کاکە حوسێن قۆڕیتانی گەیلان بلباس ڕەژوان بلباس هاوسەر بلباس کاکە ڕەزەر بلباس هەبوو مافی کاکە محەممەد پاڵانی خۆشەویست و عەبدوڵڵا قۆڕیتانی نێوەکان زۆر ئینشاڵڵا بە شەعر و گۆرانی نێوی هەموو خۆشەویستان دێنین کاکە سەرید بلباسی خۆشەویست و کاک سەرەنگ بۆ خۆشەویستانەش ئینشاڵڵا خزمەتی ئەوە دەکەین بە بەند و گۆرانی وەک بچووکیەک لەلایەنگوری هونەر سۆران کۆی ناسرا بە سۆران سەردەشتی لە خزمەتی ئەوە خۆشەویستین بفەرموو یەڵا ئەو کەسەی تۆی لە من کرد ڕسوا بێتن لە ژیانی دڵکاتیش ئەو وێرانە بەدیتنی چاوەکانی ئەی دڵم دەبا بەجارێ پرچی خاوی سەرشانی لە چەشنی کامە گوڵی نێرگسی یەرخەوانی شاعیر لە جوانی تۆیە دەنووسێ شعرەکانی قەدا و ڕۆژە نەبینم بڵێم بۆشی ماڵانی قەدا و ڕۆژە نەبینم بڵێم بۆشی ماڵانی سەڵاو لە کاکەم مراد سەڵاو لە کاکەم مراد خۆشەویستی سۆرانی ئەوە دۆستی خۆمە بڵم دۆستی هاور و پێشانی لێرەوە ڕێزم هەیە بۆ خۆی و بۆ خێزانی لێرەوە ڕێزم هەیە بۆ خۆی و بۆ خێزانی بۆ محەممەد سنجاوی مازەکەم نیچاوانی مازەکەم نیچاوانی بۆ فەرمان بلباس دەڵێم مازەکەم نیچاوانی بەدڵ لە خزمەتی دام خۆشێ مامە کەیوانی قۆڕیتانی لێرەوە لە خزمەتام بۆ
حسين خۆڕیتانی کاگەیلانم خۆش دەوێ بۆی دەڵێم بەنیهانی سڵاو لە کاچی خۆم بێ خۆشی مامە کارزانی کاک مەریوانم خۆشویست ڕۆژ باش بۆ خۆت دەستانی بۆ هاوسەر بلباس دەڵێم بۆی دەڵێم بە تەرخانی هەزار سڵاوی لێبێ سڵاو لە خۆشەویستانی صحيح روشم بستم لێم بەردام ببورن لە تاوانم ڕۆژی بەستم لێت بەردام ببورن لە تاوانم قەدری دڵتم نەزانی کەسێکی پێ نەزانم ناتوانم لەبیر بکەم هۆکاری دڵ لێدانم وەرە کۆتا ببینە بە گشتم و دەردانم نێوت هێن بەمانایە سانایە دڵ و ژیانم لەگەڵ ناوێنانی تۆ دەلەرزن دەستەکانم کە ژێم لە دەنگت دەبێت ئارامە هەموو ژیانم بەڵام کە لێم دوور دەبی وەک مردووی گۆڕستانم ئایمە وەسفی جوانی دەنم یەک لاوشەکانم هێندەی ناوی تۆ دێنم دەتناسم دۆستەکانم بە غەیری تۆ هیچ کەسێ نابینم چاوەکانم کەر شعرێ وەسفت دەکا دەیدڕێنم شعرەکانم سڵاو لەکا گۆستەت بێ ماز دەکەم حتا بژیم دەتوانم بۆ کۆسەت بلباسە منیش لە عێلیەوانم بەدڵ لە خزمەتیدام ئەوا دێڵێم دەتوانم بۆ سەرید بلباسە بچووکەی مام کەیوانم سڵاو لە کاک حوسێن بێ خۆشەویستی دەزانم بۆ هێمن تاقانە هەزات کەوێ لە ژیانم بۆ هێمن تاقانە هەزات کەوێ لە ژیانم ئەدی کاکم سەرهیت کوە گوێ بگرە لە شعرانم پڕ بەدڵ نێوی دێنم پڕ بەدڵ نێوی دێنم بچووکەی تاقانانم ئەوەش بۆ خدر شەیدا بە یادی جاری جارانم بۆ سەرباسی من دەڵێم بەدینم بەویستانم کاک مەریوان بەخێر بێت بچووکەی مام کارزانم ئەدی کاکەم ڕۆژ باش کوە نایبینم ئەو شۆکانم بۆ هەڵمەند منتیکە مدیری نێو هەموو کوردستانە بژیت بژیت ئەگەر دڵم شکاندووی تۆش حەقی خۆت بستێنە بەڵام هەرگیز لە عەشق بێوەفایی منوێنە کۆشتی دڵڕازاوەیە بە خیانەت مەی ڕوخێنە هەر کاتێ بەڕووڕووی من دێی نە تەنهایی سەر هەڵێنە هەر کات بەڕۆی من وادی تەنها سەرت هەڵێنە چونکە یەکنی گای چاوت هەن شەعرە و هەوهەوێنە ئای دڵم کۆرپەیلا
گوڵی بەهار ژیانم پێ بخشێنە نانیژن وەک دوورکەتە هەرگیز لاوم مەهێنە یان بڕۆ لێم دوورکەوە هەرگیز ناوم مەهێنە سەنیادگاریت لەلامە هەزار نامە و وێنە بەس تۆ ڕاست بکە گوڵم سۆرە خاوەن بەڵێنە دەتگوت خاوەن شخصیاتم سۆرە ناوم مەرزێنە لەسەر من دەڕۆی دەیگول لەسەر من دەڕۆی وەرە پشتم بهێنە سڵاو لە کاکە بێسون سڵاو لە کاکەم بێسون مەردی خەڵا ڕوخێنە ئەوە لە خزمەتیدام سۆران هەر ناوی بێنە بۆ کاکەم سەرهیدا بۆ کاکەم سەرهیدا سۆران دەنگان هەڵینا ئەوەش بۆ کاک مورادە سۆران هەر بسری چێنە بەدڵ لە خزمەتیدا ڕەنزدەرە ئاواز پێک بینە یەڵە بیکە بە سۆڵۆ ئەو تراکەی بوەستینە دەی